دەقین لەم بازارە نزیکی ملیۆنێک تەیر و تەواڵ و باڵندەی لێیە هەموو لەناو قەفەسەکانە خەڵ بازاری پێدەکاتن ئەمەش یەکێکە لەو بولبولانەی لەناو ئەم قەفەسەدا هەیە بوجەکەی هەیە خواردنی هەیە و ئاویش هەیە بزانن حەز دەکا ئازاد بێ یان نا ساوە دەرگاکە کراوەیە دەوێت لەناو قەفەسدا بژیت یان ئازاد بێت چاوەڕێ دەکەی بولبول قەراری نەدا ئەو موچەی کە هەیە خواردنەکەی ئاوەکەی کە لە بەردەستیەتی قەراریدا ئازاد بێت ڕەنگە بە سەعاتێک بە دوای خواردنەی بگەڕێ بەدەستینەکەوێ بەڵام بڕیاریدا ئازادی بۆ ئەو خۆشترە لەناو قەفەسدا هیدار ئەحمەد ڕوودا و هەولێر